کاریگەری گەرما بۆ کرێکارانی بیناسازی و کرێکارانی کێڵگەکان و هەروەها بۆ هەموو ئەوانەی لە دەرەوە کار دەکەن کوشندە بووە. ئەوەش نزیکەی نیوەی هێزی کار لە باشووری ئاسیا دەگرێتەوە، بەڵام کارنەکردنیش بۆ زۆرێک بژاردەیەک نییە وەک بۆ کوشیلال مەندال کرێکاری بیناسازی. تەنانەت ئەگەر زۆر گەرماش بێت ئێمە هەر دەبێت کار بکەین، چونکە ئەگەر کار نەکەین پارەی خواردنمان نابێت. جاوێ ڕای گەرما دەبێت کرێکارانی وەک ئێمە هەر کار بکەین. لەم پلەی گەرمیەدا جەڵتەی مێشک و تەنانەت مەرجی ئاکامی گەرما مەترسیەکی ڕاستەقینەیە بۆ ئەوانەی لەبەر گەرمادا کار دەکەن. ئەم کاریگەریانەی گەرما جیهانین و بەڕوونی دیارن و هەروەها بەردەوامن. ئابوریناس تێڤراد گارگ لە زانکۆی کالیفۆرنیا لە ساندیاگۆ دەڵێت مەسەلەکە پێویستی بە ڕاوەستانی تەواوی کارکردن نییە بۆ ئەوەی زیان بە کرێی کرێکاران بگەێنێت. خەڵک ناتوانن کاری زۆر بکەن کاتێک گەرما دەبێت. بابەتەکە ئەوە نییە کە کرێکارەکان تەمبەڵن یان نانەوێت کار بکەن چونکە گەرمایە، بەڵکو ئەو گەرمایە کاریگەری دەکاتە سەر توانای کرێکاران بۆ ئەوەی کارەکانیان بە ئەنجام بگەێنن. ئابوریناس لە بانکی جیهانی پاتریک بێرەر دەڵێت نەک هەر تەنها کارکردنە لە بەرگەرمادا ئەوەی کەسەکە بەدەستیەوە دەناڵێنێت. سەنجدان و هەروەها سەنگخستنە سەرکارەکەت سەختتر دەبێت، کەسەکە بە ئاسانی ماندوو دەبێت، جا هەموو ئەو شتانە دەبنە هۆکاری کەمکردنەوە لە بەرهەمهێناندا. پاتریک بێرەر دەڵێت شتی زۆر لە بەرمەترسیدان لەوەی هەر تەنها لە دەستدانی کرێی کرێکاران بێت. ئەو کارەیەکەیت یان زۆر ماندووی هەر بۆ یەشیانی زیاتریەوە هەیە کە خۆت بریندار بکەیت. تیڤراد گارگ دەڵێت شارەزایان دەڵێن کۆمەلگا خۆی لەگەڵ پلەی گەرما زیاتر ڕادەهێنێت، بەڵام هەبوونی ئامێری فێنکەرەوە کاریگەریەکی زۆری دەبێت، بەڵام ئەوە پارەیە کە کۆمپانیەکان نایەنەوێت لە ئامێری باشتردا خەرجی بکەن یان ژمارەیەکی زیاتری کرێکاران بەکرێ بگرن. خۆگونجاندن و ڕاهاتن لەگەڵ گەرما بە خۆڕایی نابێت، بەڵکو گران دەکەوێت و خەرجی دەوێت. بەگشتی دەبینین تا هەژارتر بین بە هاکەی زۆر زیاتر لە سەرمان دەکەوێت. تیڤراد گارگ دەڵێت لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرما وڵاتان پێویستیان بە پرۆگرامەکانی تۆڕی سەلامەتی دەبێت، ئەوەش لە پێناو کەمکردنەوەی کاریگەریەکانی گەرمایە لەسەر کەسانی هەژار. شارەزایان دەڵێن لەگەڵ زیادبوونی نایەکسانی پلەکانی گەرماش لەگەڵیدا بەرز دەبنەوە.